بە خۆشحاڵیەوە بەشێک لە گەنجان و بەتایبەتی شەو گەنجانەی کە لە بنەماڵە بە بڵێن هونەریەکانن زۆر کات ئەبینین کە هەوڵ ئەیەن ڕێچکەی باوکیان یاخود براگەورەکان یاخود یەکێک لە ئەندامانە خێزانەکان بگرنەوە بۆ ئەوەی کە بتوانن کاری باش پێشکەش بە بەبینەری خۆیان بکەن. لە ئێستا زۆر بەڕێز ئادەم ئەیام ئەکرەم کە دەرهێنەرە و کوڕی یەکێک لە ئەکتەرە هەرە دیارەکانی کورد بەڕێز ئەیام ئەکرەمە کە ویژێکێکە لە هونەرمەندانی ساڵانێکی زۆرە خزمەت بە بواری شان و هەروەها تەلەڤیزیۆن و سینەمای کوردی ئەکات. لە ئێستا فیلمێکی بەرهەم هێناوە. کاک ئادەم لەگەڵمانە بێت پاشکەمێکی تر ڕاستەوخۆ گفتوگۆی لەگەڵەکەین دەربارەی بەرهەمهێنانی فیلمەکە و ناوی فیلمەکە و ناوڕۆکی فیلمەکە، بەڵام سەر پێکەوە ترێلەرەکە بین و پێکەوە بەردەوام لەگەڵتانە. ئاسان لە ژیاندا نەما ئەو ئێستا لە جێگای حەقە منوان بە باشزانین تۆ شوکەیتەوە بە سەرداری بڵێ لەبەرەوەی کاتی خۆی گەورەترین هەڵەمان کرد کە هەڵەمان بە هەڵە چارەسەر کرد. ئێستا کاتت هاتووە و تەقەی لێ بێ بەرنە فەرا سەرهەنگ ساتی ژیانی خۆی بۆ ماماستە کرد سەرمێشێت و مێشوژانەکە زیاتر خۆیە کچەکەم بدەیتەوە کورتایی هەر هەمومان بە تفەنگەوە بتبینن هەڵشە و دەستکوژن سەردار ئاخر بە ئەبێ خوێنی تێدا بژێڕم قەداری عاشق وای خواست لە من جودا. کاگادەم ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. کاگادەم سڵاوت لێبێم کاتت باش بێ. سڵاو لە بینێرانی کورسات، سوپاس بۆ ئەم دەرفەتە. من دەرهێنەر ئادەم ئەیام خۆشحاڵین لەگەڵتان زۆر خۆشحاڵی نێمەش کە لەگەڵمانیت کاک ئادەم. ئەمێ پرسیاری ئەوە بکەم بزانم کە زەرگۆن هەر ئەو زرگۆنەیە کە ئێمە بیستومانە یاخود ئاماژەیە بۆ ناوێکی تر و بۆ شتێکی تر. زەرگۆن بەشێکە لە گرەی فیلمەکە، بەشێکە لە ناونیشان و دۆزینەوەی ئەو دوو کارەکتەرە کە ڕۆلی سەرەکی دەجێڕن کە دوو خۆشەویستە. زۆر باشە کەوایە ناوی فیلمەکە هەر لەمەوە هاتۆواتە لە ناوەڕۆکی چیرۆکەکەەوە دروست بووە یاخود ناوێکی ترە ناوێکی جوانەوە بۆ فیلمەکە داناوە. زەرگۆن بەخۆی خۆ هەممان دەزانین کە بەشێکە لە خێزانی ئەڵماس، ئەمە دەبێتە هۆی دۆزینەوەی ئەو دوو کارکتەری فیلمە، دوو کارکتەرە کە ڕۆلی سەرەکی دەجێڕن دوو خۆشەویستن بەهۆی کێشەی کۆمەڵایەتیەوە لێک دابڕاون، بەڵام ئەم زەرگۆنە دەبێتە هۆی دۆزینەوەی دەبێتە ناونیشانێک بۆ دۆزینەوەی هەردووچە. زۆر باشە. اینجا بەڕێستان وەکو دەرەنەری فیلمەکە پێم خۆشە باس لە قۆناغی بەرەمەنانی فیلمەکە بکەم، بزانم چیرۆکەکەی لەلایەن کێوە نووسراوە و دواتر سیناریۆکە کێ دایڕشتۆتەوە و دواتر چۆن کاری دەرهێنانت بۆ کرد. ئەو فیلمە سەرەتا چیرۆکەکەی کاکموێت کاڕژ پێشکەشی کردم وتی ئەمە دەمانەوێت بیکەینە فیلمێک چۆن بیکەین. سیناریۆیەکی پێشکەش کردم کە پێکات بوو لە 300 دیمەن. ئێمە بەهۆی ئەوەی کە بودجەمان نەبوو ئەو 300 دیمەنە هاتین تۆزێک پرێسمان کرد و پوختمان کردەوە. فیلمەکە ئێستا تقریباً 100 دیمەنێک دەبیتن 70 خولەکە. چیرۆکەچی کۆمەڵایەتیە، قۆناغی دەرهێنان و بەرەمهێنانی ئەم ئیشەش زۆر بە شێوەیەکی سادە بە کارستەی زۆر سادە ئەو فیلمەمان دروست کردێ، بەڵام ئایدیا و وزەی ستافی ئەو فیلمە زۆر گەورە بوو، بۆیە بینەر زۆر لێ ڕازی بوو و هەستیان کرد ئەم فیلمە فیلمێکی زۆر گەورەی و بجەکی گەورە بەرەمهاتوە. زۆر باشە ماندوو نەبین جا پێم خۆشە باس لە هەڵبژاردننی ئەکتەرەکان بکەم لەگەڵ بەڕێستا بزانم ئەکتەرەکان چۆن هەڵبژێردران بۆ فیلمەکە. ئەکتەرەکان طبعاً زۆربەی لەسەر داواکاری من بوو کە ئەو کارکتەرانە گونجاو بن لەگەڵ شخصیەتەکەیان و کارکتەرەکەیان لە ناو چیرۆکەکەدا بۆ جۆرە هەڵمان بژاردن. هەموو ئەکتەری زۆر باشن و پاڵپشتەکی زۆری من بوون لە بۆی کە فیلمەکە سەرکەوتوری
کارکتەرەکانی خۆیان بە تەواوی دەرهێنا من لە هەمویان زۆر ڕازی بووم. باشە ئینجامێ پرسیاری ئەوە بکەم بزانم بۆچی هونەرمەندی دیار و گەورە بە بڵین ئامەکرم لە نێو کارەکەیە بوونی نییە. ترسای لەوەی کە باوکتە تۆک دەرهێنەرێک بیت یاخۆت هۆکارێکی تر لە پشتی ئەمەوە بوو چونکە من چاوەڕوانمە کرد کە هونەرمەندی دیار و یەکێک لەو هونەرمەندانەی کە زۆری نەمان ئاشنان پێی ئامەکرم لە نێو فیلمەکەیە ببینم. خۆی ئێمە سەرەتا ویستمان درامایەک بەرهەم بێنین بە ناوی جاڵجاڵۆکە کە حیف و مخابن هەتا ئێستا پاڵپشتی لە بۆ ویشە دروست نەبوو. ئێمە توانیمان پرۆمۆیەک دروست بکەین بەڵام نەگەیشتین ئەنجام و هیچ سپۆنسەرێک نەبوو. بەڵام ئەوە ئەو کارێک کە کردمان زەرگۆن بە بودجەی کەم و لە بەرچی برادرانەی خۆمان و کاکمۆیەک هەستا بۆی کە سیارەی خۆی فرۆشت ئەو فیلمەمان دروست کردێمە. 3 ساڵی شەو فیلمە وەستاوە بەهۆی نەبوونی پاڵپشتی بۆ مۆنتاژ و بۆ کارە هونەریەکان و ئیعلام و بەڵام دووبارە هەر لە دەستی خۆمان و لە بەرچ خۆمان تواریم هەبین لەسەر شاشەی سینەماکان. ئەوە حیف کە من وا باز دەکەم کە بە فەقیری شەکە دروستکرای بەڵام هەوڵێکی سەرەتایی گەنجانەی خۆمان بوو بەنسبەت ئەوەی کە ئەیامەکرم بۆچی بەشداری و فیلمی نەکرد. ئەیامەکرم لەو کاتی کە باوکم خەریکی درامایەک بوو لە سلێمانی و کاتە نەیتوانی بەشداری و ئیشە بیتن. دووەم شتیش ئەو فیلمە 3 ساڵ پێشتا بوو. 3 ساڵ پێشتا ڕەنگە ئەوەندە مەسەرەن متمانی بە من نەبوو بی کە من بتوانم فیلمێکیەوە بەرهەم بینم بەڵام ئەو ڕۆژە کە بینی زۆر دەستخۆشی لێم کرد وتی تۆ تازە لە خۆ ناگەیت تر و لە ئاستە چتکەی زۆرم پێخۆشە. ئەگەر هونەرمەند ئەیامەکرم لە نێو فیلمەکەیە بووایە و ڕۆڵی بگێڕایە و تۆش لە پشتی کامێرەوە بوویتایە حەزەکەم بزانم کاگادەم هەستێکی چۆنە بوو؟ طبعا زۆر زەحمەتە. ئەمن لە پرۆژەی جاڵجاڵۆکە و تەجروبەیەمان هەیە پێکەویشمان کردیە لە دەرفەتێکدا حەزم لێویشش کە بڵاو ببتەوە و ئێوە بینەرانیش ببینن. ئێمە تەجروبەمانەیە پێکەوە بەڵام تۆزە زەحمەتە ینی ڕاستە جاروارێک کە خۆی لە من تووڕە دەکاتم دەڵێ ئادەم هیلاک بووم بەسا دوا دەزانێر مەسەلەی باوک و کوڕاتێکەیە ئیتر هەر وەک دەرهێنەر نامبینی تر هەر چۆنێک بیت. ڕاستە بێگومان تۆ کوڕی ئەویت و هەمیشە هەستێکی جیاوازە هەم بۆ تۆ هەم بۆ ئەویش هەمیشە هەردووکتان تەمەن درێژ بن. ئینجامەیە پرسیاریەوە بکەم لە دوای 3 ساڵ بۆ خۆت هەستێکی چۆن بوو کە فیلمەکە وەکو خۆت ئێستا قۆناغەکانی بەرەمێنانیت باس کرد کە چەند بە قورسایی و بە فرۆشتنی ئۆتۆمبیل و بە هەندێک بابەتی تر توانی وتەکە فیلمەکە بەرهەم بهێنی دەستخۆشیت لە یەکەم لێرەوە بەڵام پێم خۆشە بزانم کە بۆ خۆت هەستێکی چۆن بوو کە ئەمڕۆ لە دوای 3 ساڵ دەرفەتی ئەوە هەبوو کە نمایشی فیلمەکەت بکەی و بەشێک لە هونەرمەندان لە کەسایەتیەکان ئەمڕۆ لە نمایشی فیلمەکەی تۆیە ئامادە بوون. طبعا هەستێکی زۆر خۆش بوو بەڵام من لەوە زیاتر کە دڵ خۆش بوو فیدباکی خەڵکەکە بوو کە زۆربەی چکە ئێستا چەند فیلمێک لە کوردستان نمایش دەکرێتن خەڵک لەو فیلمە کە بە پلید بووە و لای منیش فیلمەکەم من تەنها نمایشی تایبەت بووە خەڵک هاتووە وتی من چێژم لە فیلمەکەی تۆ وەرگرتووە نەک ئەو فیلمی کە بودجەی زۆری لێ دروستکرایە و بەڵام باگراوەندێکی بەتاڵی هەبووە بەڵام ئیمە باگراوەندی شەکە و چیرۆکی شەکە تەواو کۆمەڵایەتی و کوردی بووە. من دەمەوێت دەست لەسەر و خاڵە دابنێم تکایە با فیلمی کوردی دروستکەین تکایە با چیرۆکی کوردی بەرەو پێش بێن تکایە با سینەمای کوردی دروست بکەین. یعنی دەرهێنەرمان هەیە کارکتەرێک وەکو یەڵماز گۆنای چەندین ساڵ پێشستا بیری لەوە کردوتەوە چیرۆکی کوردی سینەمای کوردی بەرهەم بێنێتن. ئێمە تازە بە تازە هاتوین فیلمی بیانی دێنین گەرمی دەکەینەوە بە کوردی دەفرۆشینەوە بە پارەیەکی زۆر و بە بودجەی زۆر. گەر دەرفەتم دێ خاڵیتر دەمەوێت باس بکەم لەوەی کە ئێمە ڕێژەی دانیشتوانمان کەمە کە ڕێژەی دانیشتوانمان کەمە دەبێت ئێمە فیلمەکەمان بە پێی ڕێژەی دانیشتوانی خۆمان بەرهەم بێنین. ناکرێ من بودجەیەکی زۆر لە فیلمێک سەرف بکەم پارە نێنێتەوە بۆم گەرەوە ئەوە کێشەکە کە وای کردووە سینەمای کوردی تا ئێستا بەردەوام نەبێتن بەڵام ئێمە بە دوای ئەوە ڕۆیشتین کە چەند داتای غڕکەین و چەند بینەرمان هەیە چەند پارە دێتەوە هۆڵی سینەما
چەند پارە ئیش دەکاتم من بای ئەوەندە فیلمەکە دروست بکەم نەک پارێکی زۆر زۆر باش فیلم نێتەوە پارە نێتەوە بۆ فیلمەکەیم دەستخۆش جامێ پرسیارەوە بکەم کاگادەم فیلمەکە چانسی ئەوەی ئەبێت کە لە شارەکانی تری وەکو سلێمانی و کەرکووک و دهۆک و هەڵەبجە و لەم شارانە نمایش بکرێن یاخود تەنها لە هەولێری ئازیز نمایشەکە لەوێکرا ئێستا ئێمە لە کاتی ئامادەکارین بۆ ئەوەی کە بتوانین فیلمەکە ببینە هەموو شارەکان یەکەم جارێمە لە شارەکان دەست پێ دەکەین دوای چینە شار و شارۆچکەکان بۆ نمایشی تایبەت تەنها یەک ڕۆژ نمایش دەکرێت لەو شوێنە و تەواو لەبەر شایانی من ئەم ئیشەم وا دروست نەکردووە کە هەموو خەڵکە ئیلای لە بەدڵی بیتن چکە زۆر بە فەقیری دروستکرا خۆم لەوەی ڕنابینم کە بێم بە تکیت بە بزنسی کەم فیلمەکە نەخێر بەست فیلمەکە بۆ بینینە و من لە سەرەتای دەستپێکی فیلمەکەش باسیەوە دەکەم ئەو فیلمە بە فەقیری دروستکرایە گەنجانە دروستکرایە گەنج دروستی کردێت کە بەس ببینن توانای ئێمە دەبینن ئێوە ڕاستە پارەم ناوێت لە ئێستادا تەنها بینینی توانام دەوێت بێگومان هەمیشە یەکەم کار کە هەر کەسێک لە هەر بوارێکە دەستی ئاەتێ قورسە و لەگەڵەوەشە دەستپێکێکی باش و هەنگاوێکی باشە بێت بۆ ئەو هەمیشە یەکەم هەنگاو بەو شێوەیە ئەنجامێ بزانم لەگەڵ بە بڵین یەکەم هەنگاوی تۆ بۆ کاری سینەمایی بۆ دروستکردنی فیلمێک کە خۆت وەکو ئاماژەم پێکرد ئاماژەت بە هەموو قورسایەکانی دروستکردنی کردووە بەڵام لەگەڵەوەشە ئەکردم فیلمە چانسی هەبێت بۆ ئەوەی کە بنێرێتە دەرەوە و لە فستیڤاڵە نێودەوڵەتیەکانیشا بتوانێت نمایش بکرێت لانی کە مەگەر کێبڕکێش نەکات من پێشتر ئەزمموی کورتە فیلمم هەبووە و چەندین خەڵاتم بەدەستێناوە خۆشم کاری وێنەگرتن دەکەم چەند خەڵاتەکی باشترین وێنەگرم بەدەستهێناوە بەڵام لە بۆ ئەو فیلمەی بە تایبەت فیلمی زەرگۆن نیازی ئەومان نییە کە فیلمەکە بنێرینە دەرەوە بەڵام دەمانوێت نمایشی کەین لە کوردستان و توانای خۆمان نیشان بدەین زۆر باشە اینجا یەکێک لەو بابەتانی کە من لە فیلمەکە بینیم ئەوەیە کە فیلمەکە تەواو کوردانەیە پێم خۆشە پرسیاری لۆکیشنەکە بکەم بزانم کە فیلمەکە لەکوێ وێنە گیراوە چکە زۆرێک لەو فیلمانی کە ئێمە بینین و بەتابەتیش فیلمی سینەمایی یەکێک لەو بابەتانی کە زۆر گرنگە لۆکیشنە بۆی هەمیشە چاوی بینەر و بینەر ڕاکێشێت بزانم ئێوە ئامانجی لەم شێوەیەتان هەبوو لە فیلمەکە حتمما گەر سەیری دیمەنەکانی فیلمەکە بکەین چەند لۆکیشنێکی مەسەلەن زۆر سەرنجڕاکێش دەبینین کە ناوچە شاخاویەکانی کوردستان نیشان دەدا ئەو فیلمە لە بالیسان وێنێک گیراوە بەشێکی فیلمەکەش لە هەولێر وێنە گیراوە طبعا ئێمە ئامانجیەوەمان هەیە کە سروشتی کوردستان پیشان بدەین ویستیشمانەکە نەریتە کوردەواریەکان ئۆکەی لایانی خراپیەیە بەڵام لایانی باشی هەیە ویستومانە هەردوو لا پیشان بدەین زیاتر بە شێوەیەکی هاوسەنگ زۆر باشە کاگادەم تێکەڵکردنی بەشێک لە هونەرمەندانی بە ئەزمون لە کارێکە بۆ بەڕێستان کە هونەرمەندێکی گەنجن و تازە دەسەکەن بۆ بەکاری سینەما و ئێتر هەنگاوە سەرەتاییەکانتانە لەم بوارەیە تێکەڵکردنی بەشێک لە هونەرمەندانی بە ئەزمون و هەروە هونەرمەندانی کە تازەیەنە نێو بوارەکە و گەنجانێکە تازەیەن نێو بوارەکە و ئەمە تا چەند گروتینێکی جیاوازی بەخشی بە کارە سینەمایەکەی ئێوە هەم ئەوەی کە هونەرمەندە بە ئەزمونەکان بتوانن با بڵین جوانتر نمایش بە شێوازێکی خۆیان و بتوانن دەرسێک بنوانەیەکیش بن بۆ هونەرمەندە تازەکان و ئەوانیش بە گروتینێکی نوێ بێنە ناو کارەکەەوە طبعا لە ڕۆژی نمایشی فیلمەکە ئەوەمان زۆر بەباشی بەدی دەکرد کە ئەو ئەکتەرانێک گەنج بوون لە ناو فیلمەکە زۆر خۆشحاڵتر بوون زۆر گەرم و گورتر بوون داهاتندایان گوت یاڵا کەی ئیشەشتر بکەین کەی کارشتر بکەین من زۆر لە ئەکتەرە گەنجەکان ڕازی بووم کاک ئیبراهیم بوو کاک محەممەد بوو کاک شوان بوو کاک محەممەد ئامانج بوو ئەوانە زۆر لیان ڕازی بووم چکە بەڕاستی جۆرایلی تەواوی منیان دەکرد و تەواو دیقەتی ویان دەدا کە من چی دەڵێم و دەبێت چیم بۆ بکەن بەڕاستی من دەستخۆشی لە هەمیان دەکەم ئەو هاوکاریکردنەی من وایان کرد هەم خۆیان زۆر جوان ڕۆڵ بجێڕن هەمی جوایان کرد بستنە قۆناغێکی نوێی نواندنەوە من ئەوە یەکێکە لەوانەیە کە زۆر پێم خۆش بوو کە خەڵک
بینی کە ئەکتەری نوێ هەیە ئەکتەری نوێ خەریکەت دێنە بوارەکە طبعاً بە هاوکاری ئەکتەرە بە ئەزمونونەکان کە لەگەڵم بوون بەڕاستی بە هەمویانەوە توانیان کەشێکی تەواو دروست بکەن بۆ فیلمەکە کە من بەدڵم بێ و خەڵکیش زۆر لیان ڕازی بێتن ئەوە شتێکی زۆر خۆش زۆر باشە. من هەستم پێکرد ڕۆژی نمایش جامەوەکو داپرسیار بپرسم فیلمی زەرگۆن نمایش کرا هونەرمەندی دیار ئایا مەکرەم چ پەیامی بۆ کوڕەکەی هەبوو چ پەیامێکی هەبوو بۆت؟ تەنها بام خەفەت لە یەک شتی دەخواتم دەڵێ بریا پشتگیریمان هەبوایە بۆ ئەوەی کاری باشمان بکردە من لێرەوە دەڵێم تکایە گەر منیش کار نەکەم هەموو ئەو ئەکتەرە بە ئەزمونانە کە ئەیام مەکرەمە ئەحمەد قەڵاتزێ زۆر کارکتەری زۆر جوانمان هەیە تکایە باوا بکەین لەو چەند ساڵی تەمەنیان بتوانین ئیستیفادەیان لێ بکەین بتوانین کاری جوان بەشدار بن و نوادن بکەن ئەکتەرەکانی ما هیچیان کەمترنی لە ئەکتەرەکانی دەرەوە ڕاستە ئەگەر تەماشای ئەزمموی وڵاتی میسر بکەین تەماشا دەکەین ئەکتەرەکانمان هەموو لێک ئاستن لەگەڵ ئەوان هیوادارم پشتگیری گەنج بکرێتن هیوادارم پشتگیری ئەزمموی نوێ بکرێتن لەو وڵاتە کە خەریکە دروست دەبیتن بەڕاستی من دڵم بە شتێک خۆشە و لە ئێستاوە من هەوڵی بۆ دەدەم ئەوەیە کا بتوانم بزنسێکی سربەخۆی سینەمایی دروست بکەم بۆ ئەوەی من نە هاوکاری حکوومەتم پێویستبی نە هاوکاری لایانی پەیوەندیدارم پێویستبی خۆم کار بکەم و خۆشم پارەی خۆم بەشی فیلمەکەم دروست دەربێنمەوە. سپاس بۆ بەڕێز ئادەمەیە مەکرەم دەرهێنەر کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بووی بە هیوای کاری باشتر و کاری جوانتر بەشێکی چێلێرەکە بین و بەردەوام لەگەڵتانە. ئاسا لە ژیاندا نەما ئەو ئێستا لە جێگای حەقە منوان بە باشزانی تۆ شو بکەیتەوە بە سەرداری بڵێ لەبەرەوەی کاتی خۆی گەورەترین هەڵەمان کرد کە هەڵەمان بە هەڵە چارەسەر کرد ئێستا کاتت هاتووە و تەقەی لێبێ بەرمدە فەرا سەرهەنگ ساتی ژیانی خۆی بۆ من ڕاستە کرد سرمێشێت و میشمژانەکە زیاتر خوایە کچەکەم بدەیتەوە کورتایی هەر هەمومان بە تفەنگەوە بتبینن هەڵشە و دەستکوژن سەردار ئاخەڵمە ئەبێ خوێنی تێدا بژێڕم قەداری عاشق وای خواست لە من جودا